ئازیزان خۆشەویستان ئەو بەڕێزانەی کە گوێیان لەم دیدارە دەبێ بەڕاستی لە ماوەی دەتوانم بڵێم هەفتەیەکدا کە ئێمە زۆر خەڵکێکی دڵسۆز خەڵکێکی پەرۆش ئەو هەموو جەماوەر بەرفراوانەی کە لە خەمی هونەرمەندی گەورە هونەرزانی ئازیز کاک زیاد ئەسعەددا بوون. هەڵبەتە من وەکو ئەرکی خۆم کە نزیکێکم هەیە لەگەڵ ئەو هونەرمەندە خۆشەویستە، هەڵبەتە هەوڵمدا کە ئەمڕۆ بتوانم کاتی دروستکەین لەبەرەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بەڵێنماندا بوو کە کاک زیاد بێ قسەیە بکە بۆ دڵنیایی ئێوە و بۆ پشتڕاستکردنەوەی ئەوە بەتانی کە هەیە باس لە کەمێک لە ژیانی خۆی بکات لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو بێدەنجەکەی دوورکەوتنەوەکەی و دەرنەکەوتنەکەشی. هەڵبەتە بۆیش بە شێوەی دەنگتوانیمان وەرگرین لەو کات ساتەدا ئێمە وەکو کۆمپانیای بابیلۆن میدیا کە توانیمان ئەمە ڕێخین ئەویش لە وڵاتی سوید بەڕاستی ئەمڕۆژ کە من قسەکەم دیارەباری تەندروستی هەڵامەتی هەبوو ئەگەر تەندروستی زۆر باشە لەخوا بەزیاد بێ کەمێکتر خۆی باسی دەکا و هەروەها کاک زیاد لە دەرەوە بوو توانی شوێنێک بدۆزێتەوە کە بتوانێت قسە بۆ ئێمە بکە. ئێمە سپاسی دەکەین خۆشەویستان ئازیزان. ئەم دیدارە بۆ هونەرمەندی ئازیز کاک زیاد ئەسعەد ڕێکخراوە و هیوادارم گوێبیستی بن و ئەوانەشی کە گوێبیست دەبن هیوادارم دیدارەکە خۆی گوێ بگرن و وەکو خۆی ئەوەی کە دەوێ بڵاوی کاتەوە. سپاسان دەکەم و فەرمان. کاک زیاد گیان ئەو کاتت باش، هیوادارم زۆر باش بی. باش بن فەرموو. بەڵێ زۆر سپاس. ئەمڕۆ خۆشەویستان ئەوانەی کە گوێیان لەم دەنگە دەبێ لەم ڤۆیسە دەبێ یەکی حوتی 2019 ئێمە گفتوگۆیەک لەگەڵ هونەرمەند و هونەرزانی ئازیز کاکە زیاد ئەسعەد ئەنجام بدەین بۆ ئەو هەندێک قسە بکە لەسەر ژیان و باری تەندروستی خۆی. کاک زیاد گیان ئەگەر لەسەر باری تەندروستیت قسە بکەین کە خەڵکێکی زۆر پەرۆشە خەڵکێکی زۆر چاوەڕوانە بزانین باری تەندروستی بە ڕێزت چۆنە ئێستا. بەڵێ بەڵام پێشەکی وەک باسم کرد پێم خۆش بوو سپاس و ڕێز و سڵاو بۆ کەسانم نێرم کە لە ماوەیەدا هاوسوزی و خەم و پەرۆشی خۆیان دەدەم لێ بردن هەر لەو کەسانەش بکەم کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژا من بووم بەهۆی مای نیگەرانبوونیان لە ڕێگای ئەو جۆرە هەواڵان هەرحاڵدا لێ بردن بکەم. زۆر باش. کاک زیاد ویسمان ئەوە بزانین کە باری تەندروستی تۆ یان نەخۆشکەوتنی تۆ ئایا هەبووە و کەی بووە و جۆری نەخۆشەکە چی بووە؟ بەڵێ ئەمە زۆر کەس ئەم قسەکەن لە خۆیانەوە، بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە من 3 ساڵ لەمەوبەر یعنی 2016 یەکی دوو لەسەر 12 لە ماڵی هاوڕێیەک بووم. ئەو شەوە تووشی جەڵتەی مێشک بووم. تر باش بوو هاوڕێت پەیوەندی کردو بە ئەمبوڵانس و تەواڕی کە لەوێ دەڵێن. ئیتر بۆ ڕۆژی دوایی 2 ڕۆژ دوای ئەوە بەڕاستی چاوم کردو بینم بێهۆش کەوتووم زانیم کە تووشی جەڵتەی مێشک بووم. ئیتر خۆتان نەزانم جەڵتەی مێشک حالەتێکە ئینسان موویەکی تقریبان جیا لە نێوانە لەگەڵ مردنە، چونکە دەکەوێتە سەرەوەی کە تۆ خوێنەکە چۆن لە ناو مێشکدا ڕژێنی خۆت و شانست. بەرحاڵ توانیم بەسەرەمایە سەرکەوم بەسەرم جەڵتەیە تر، بەڵام تا 2 مانگ لە خەستەخانە خەوتم هەر لەسەر جێگاکە بێ ئەوەی کە بتوانم بژوورە. بەڵام دوای 2 مانگ دەستم کرد بە عیلاج تەبیعی لە ڕێگای دکتۆرەکانەوە. ئیتر بەڕاستی تا ئێستا بەردەوامم، بەڵام باشتر و 160 ئەحساسەکانم هێناوەتەوە ئەوانێت بەشی لای ڕاستم. ڕاستی ئەوە توم لەبیر نەچێکە کە باسەکە ئەو وەستانەی لەشم نیوەی لەشم بڵێن قاچ و دەست و چاو و ددان و بە و کەلامیان گرتتر بۆ من ئەو تار سەوتیشە، بەڵام ئەویش تا 160 گەڕاوت بێتتر چاوەڕێکەم کە وەکو خۆی هەر نەبێت کەمێک باشتر بێت و بۆی توانم کارەکەم. زۆر باشە. کاک زیاد ئێستا گەبچمە سەر پرسیارێکی دیکە باسی ئەو بکەین کە چۆن بوو تۆ ئەوە زانیمان 3 ساڵ بە لە ئێستا تووشی ئەم حاڵەتە هاتی هیوادارین کە زۆر باش بی و لە داهاتووشدا 100% هەموو ئەوە یعنی باس کرد بگەڕێتەوە شوێنی خۆی، بەڵام تۆ 15 ساڵە دووری لە خەڵک لێدوانێکی تەلەڤیزیۆنی لێدوانێکی ڕۆژنامەوانی
وابزانم ئێمە وەکو کۆمپانی بابلن تەنها توانیمان لە 2014 لە ڕێگەی گۆڤاری بابلن مەگەزین دیدارێ سازکەین بۆ جەنابەت لەوە زیاتر دیدارێکی ڕۆژنامانی بوو هیچمان نەکرد و هیچمان نەبینیوە بۆچی ئەم دوورکەوتنەوەی کاک زیاد بەڵێ خۆ ڕاستەکەی ئەمە دەگەڕێتەوە ئەو کاتەی کە من ڤیدیۆکەم بینیەوەی لە ئەڵمانیا لە ماڵێک میوان بوو ئیتر لەو کاتەوە چونکە ئاسایی نەبوو خەڵکێک ڤیدیۆی ماڵی خۆی بڵاو کاتەوە ئەو کاتە شتێکی زۆر سەیر بوو بۆ منەوە ئێمە هاتوچی زۆر کەسیشم دەکرد پێش ئەو کاتە زۆر لەگەڵ زۆرەکان لەوان لە بۆ زۆر کەس بۆ ڕێزگرتنیان بە هەتا ئەو کارانە هەڵەبوو نەکردومە بەڵام بەهەرحاڵ کردومە چووکە ئەو کاتە سۆشیال میدیا وان نەبوو ئیتر ئەو کەسانە ئەو ئەخلاقیان نەبوو ئەم جۆرە ڕەوشتە سەیرە ئیتر کەوەم بینیتە بەڕاستی خۆم پاراست لە هەموو کەسێک و هەموو شوێنێک لەو کاتەیە بەڕاستی ڕاستە یان ئەو ڤیدیۆیە بوو ئەوەی کە من لە خەڵک بەگشتی دوورکەومەوە ڕاستە ئەم ڤیدیۆیە هەر بۆ ڕوونکردنەوەی گوێگران ئەوەی کە دادەنیشی و لە شوێنێکی بەڵێ فارسی بەڵێ چکە ڤیدیۆکی خانەوادەیی ئاینی خۆمانەیڵێن بەڵێ بەڕاستی یعنی تەسەوڕم ناکرد ئەو کەسە شتی وا بکە بەڕاستی زۆر ڕاستە کاک زیاد هەر لەگەڵ ئەو دوورکردنەوەیە بەشێکی تری شەیە کە تۆ لە هونەرمەندان لە بەشێکی زۆر لە هونەرمەندان دوورکەوتیوە کە کەسێکی زۆر ئەکتیڤ بۆ دروستکردنی ئاواز و تێکس بۆ دروستکردنی گۆرانی هاوکار و پاڵپشت و دەستگیری زۆر کەس بووی بەڵام ئەمەشیان نەما بۆچی بەڵێ هونەرمەندەکان لەوەڵەوە گەر بیرت بێ لە ڕێگای بەرنامەکانی کەو کەناڵە تەلەڤیزیۆن لێرە بوو ئاکتیڤ بووم زۆر ڕاست دایما لە بەرنامەیەکە میوام ئینجا دوایە دەستم کرد بە کۆکردنەوەی هونەرمەندەکان لە ڕێگای بەرنامەی جیاوازەوە لەوانەیە ئاگادار بن هەر بۆی کە هونەرمەندەکان یەکگرت و خۆتان زان هۆکارێکی جەماعیە بەڕاستی ناکرێت بە تەنیا دانیشی کاری هونەر بکەی ڕاست و ناکرێ مەسەلەن لەگەڵ ڕەفیقێکی هونەرمەندت عاجز بی و بێی کاری هونەریشی لەگەڵا بکەی لەگەڵانە بەڕاستی من لەو جەوە خۆشەم ئەویست دروست کەم لە ڕێگای هەتا کۆبوونەوەکان لە هۆڵەندا لە ئەڵمانیا زۆر هەوڵمدا بەڵام سەفەرێکم کرد تا گەڕامەوە بینیم هەمویان گۆڕابوون ئیتی قسەکردن بە یەکتر و نازام چانی ئەو وەسەتەی کە جاران دەمناسی هونەر ئیتر بۆ من ئەوانەی ئێستا زۆر نامەوە بوو هەر بێگانە بۆ شتە بەلای منەوە ئیتر بەرەبەرە دوور کەوتمەوە لە دوور کەوتەوە لە ڕێگای لە ماڵەوە لە ڕێگای ئینتەرنێتەوە یا لە ڕێگای تەلەفۆنێک هەندێک هونەرمەند مەبینی بەڵام لەو ئەمید لە ڕێگای کاسێتەوە خۆت زانێتە کاسێت بوو گۆرانەکان بۆ ئەناردن بۆی کە لەبەریکەن تەمرین لەسەرکردن لە ئاوازەکە فێر بن میلۆدیکە لەبەرکەنوان وەرە تێکستەکە چۆن ئەوترێ ئیتر لەو کاتەوە کە بۆم ناردن تەبەن ئاسایی بۆ شتە هەستم کرد واشە توانم ئەو کارە بکەم هەر نەبێ بۆ بژێوی ژیانم یانی بۆ خۆم لە ماڵەوە ئەتوانم پارەکە پیاکەم و بۆ خۆم بژینەوەوانە ئیتر دوای یەکێک لەو هونەرمەندانە ئەو کاسێتێکی بۆی ئەنێرم بۆ ئاواز بین بڵاوی کرد بۆ لە داویش لە سۆشیال میدیا و لەو شوێنانە دوای بوو بە عادەت ئەوانی تریژ ئەو کارەیان کرد بوو بە دیار ئیتر بەڕاستی نەوێرم جارێتر دەنگی خۆم بۆ کەس بنێرم یعنی ئەو ڕێگای ئەو کارەشان لێگرت زۆر ڕاستە کاک زیاد لەکۆی ئەو قسانەی کە کردوتە ینی تۆ بەکارهێنانی هونەری تۆ یان بەکارهێنانی یارمەتیەکانی تۆ هەمیشە پێچەوانە هاتۆتەوە وایە بەڵێ بەڵام ئەوە خەتایوان نییە ئەمە خەتای ئەو سیستەمەیە کە ئەوانەی پەروەردە کردو ئەو جۆرە ڕەوشتیان هەیە بەڕاست چکە ناکرێت هەم بزانانی یەک کەس کە ڕۆشت ئەم کاسەتەی باو کردو ئەوانی تر چاویان لەو کرد ئەجینە کەسیان وڵاویان نەکرد بۆ یەکەم جار ڕاستە هەنی بوو بە چاولێکەری طبعا هەر هەمویان ئەجا هەموو کارەکانیان وایە ئیتر ناکرێ بەڕاستی ئیتر متمانە بەوانە بکەی چکە ناکرێ نەها بفەرمو چۆن بیکەمەوە شتە لەمەوە ڕاستەکە ئەو باشی کرد کە وازم ناو دوور کەوتمەوە بوو قسەشەکەی وازم ناو دوور کەوتمەوە خۆم پاراست ڕاست دەفەرمووی یعنی ئەو باشی کرد دەمیزەوە بڵێم کە کۆمەڵی خەڵکیش مەحروم بێت چکە من ئاگادارم ینی نەبێتە خۆشانێک خۆشم ئەی خۆم ئەو کارێک هەموو گیانمە هەموو ژیانمە هەموو شتێکم لەسەر ئەو کارم دانەوە ڕاستە ئەوانەی کە من دەناسن دەتوانن شایدیۆ بدەن هەر کە منیان بینیوە هەمیشە من خەریکی کاری مۆسیقا و گۆرانی بوومە لە هەموو شوێنێکە هەتاگە لە ماڵانیش وازانەوە زۆر ڕاستە ینی خەڵکێکی زۆر کە پەیوەندی بە ئێمە دەهەیە کاک زیاد بۆ دروستکردنی گۆرانی و ئاواز من دەتوانم لێرە ئەو شایدێ بدەم کۆمەڵی خەڵک مەحروم بوو لەو چەند ساڵی دواییدا تەنها چەند کەسێک نەبێ بۆیان کراوەی ژۆک و ئەوەی یارمەتی تۆ بوو بۆ ئەوە
بەڵێ بەڵام ڕاستەکەی ئەوەیە دەگەڕێتە سەرەوەی خۆم لەمە دەڵارگای ئەو پەیوەندیانەوە کە دەمەوێت دروستی کەمەکو جاران نا تەنیا ئەبێ ئاواز بدەم بەو کەسانە کە شایانی ئەو شتن بەڕاستی تر ناکرێت کەسەکات و ئاوازی پێ بدەم وەکو جاران کە کردومە زامە ڕەوشتی چۆنە ئەم شتە ئەکا ئەپارێزێ ئەو شتە ئەوەک خۆی ئەڵێتەوە تیان بەستم تەنیا بۆ شۆرەت و خۆ نیشاندان و ئەو پشتانە نەبیان زۆر ڕاستە من هەر لەگەڵ ئەوە کاک زیادەمە بۆ چوونی خۆمەداوا لێ بردنەکەم ئەوە خەڵک ئەوە بزانێت کە تۆ بەر لە 6 مانگ یارمەتی دروستکردنی چەند گۆرانێکتدا بۆ فیلمی سینەمای پێکەری دڵ کە کۆمەڵێک ئاوازی جەنابەت بوو و تا ئێستا 55,000 کەس بینیوێتی ینی 55,000 کەس ئەزانێ و ئەگە چونکە بێت بێتە فیلمەکە بینیوێ لە تایتلەکە بینیوێتی کام میلودیانەی توێ کە دەبە وایە خەڵک ئەمە بزانێت کە تۆ هێشتا نەبڕاوی و هێشتا ئەتوانی هاوکاری خەڵکی بەڵام بۆ جۆرێک کە خۆت دەتەوێت نەک بەو شێوە بڵاوی وەکو جاران ئەمە دوای نەخۆشخانە کە هاتمە دەردکتۆرەکان زۆر ئامۆژگاریان کردم خۆت بە کارێک خەریکە خوێندنەوە ئەمە ئەلمویم جەمالێت دیابێ هونەر نازانم چی ئەو شتانە بۆی لە حاڵەتەکانی تر بەرێتە دەرەوە کە بۆ مێشکرد زۆر باشە منیش هەوڵمدا ئەو کارە بکەم وتم بەڵگم بگەڕم هەرچەندە تێکستم بۆ ئەو میلۆدیانە نووسی کە لای من بەشێکی گرنگی ئیشەکانە چکە گونجانی تێکست و میلۆدیەکە زۆر گرنگە بۆ ئاوازێکی سەرکەوت و بەڕاستی گونجانەکە وەک هونەرمەندێکی بەڕێزمانە دەڵێ مەسەن ئەڵێ تۆ چی ئەڵێ مەبەستم نووسەرێکی گەورەمانەیەوە ئەڵێ چی ئەڵێ گرنگ نییە چۆن ئەیڵێ تێگەی یعنی ئەو چۆن ئەڵێ لە میلۆدیەکان چۆن ئەو میلۆدیە سەر ئەو تێکستەدانە یعنی شتێکی قورسەمە بەستم ئەگەر سەرکەوتوش نەبووم لەو کار پێشترمە بەڵام هەوڵ دەدەم لە مودووە ئەم کارەش بکەم تێکست و ئاواز بێکەوە زۆر باشە کاک زیادمانێ ئەوش بزانین لەو ماوەی کە تۆ دابڕای لە دروستکردنی ئاواز و تێکست و خۆشت لە قسەکان داماژەت پێکردەمە بەشێک بوو بۆ بژێوی ژیاند ئەی چۆن ژیای لەکوێ ژیای باڵێ ئەمەش بەشێکی گرنگە بەڕاستی لە ژیان من مەرحەلەیەک لە ستۆکۆڵم جاریەکەم جارێک لە نەرویج جارێک لە هۆڵەندا جارێک لە ئەڵمانیا و دوو جاری تریش لە سوید ئەمانە هەر هەمویان بە ئەندازەی خۆیان تا دو جاریش هاوڕەیەک لە شاریەتە بۆی زۆرترین کات لەگەڵ ئەو بووم ئەو زۆر یارمەتیدام و ئەوانی تریش درێغیان نەکرد یعنی دەمرم تاماوم سوپاسی ئەوان دەکەم چونکە ئەوان نەبووان نازانم چۆنە بوو بەڕاستی نازانم هەمیشە هێنەکانیان پاراست یانهێش خەڵک بووم وەک خۆمەوێ خەڵک بمبینێ ئەوە قورسە لە ناوە خەڵکی ئێستا بەڕاستی توانی متمانە بە کەسێک بکەی کە ینی هەواڵت بڵاو ناکاتەوە نییە بە سۆشیال میدیایەک نافن ینی زۆر بەڵام ئەو کەسانە ئەو کارەیان کە لەگەڵم کە زۆر مەمنونیان زۆر باشە کاک زیاد ئەمە تەنها ڕوبەڕووی نەبووتەوە ئەم لێشاوی کە لە سۆشیال میدیا هەیە کۆمەڵی هونەرمەند هەیە بە ببورن بە درۆ هەواڵی مردنیان بڵاو دەبێتەوە قسەیان بۆ دروست دەکرێت پێ دوایە بێ حکومەت لەو کاتەیە چی بکە هەتاکەی ئێمە یاسایەکمان نەبێ بتوانێت سنوور بۆ ئەوە دابنێت کە مافی ژیانی خەڵک بپارێزێت کە خەڵک ئازار نەدرێ نەک بۆ تۆ کۆمەڵی هونەرمەند هەیە ڕۆژانە دەبیستین هەواڵیان بڵاو دەبێتەوە بە درۆ هەواڵی نازام جۆرا و جۆرەوانە پێ دوایە دەبێ ئەمە چۆن ڕێک بخرێ من سەرنج ڕادەکێشم بۆ باسێک کە بەسەر خۆم هاتووە ئەو کاتە یەکێک لە تۆمارگاکان پەیوەندی پێوەکردم لە هەولێر وتی ئەوەندە سیدی دەفرۆشێ و تۆ وا پۆپۆلاری و نازام چی ئەو بابەتانە لەو کاتە بیرمات باشە گەروا حکوومەت قانونی کۆپیرایت و ئەم یاسایە دەربکە و بیپارێزێ لەوانەیە ئێمە پێویستمان نەک بە حکوومەت نامێ ئێمە یارمەتی حکوومەتیش دەین لەو کاتەیە ڕاست لەو کاتەیە کەسێکمان نار بۆ حکوومەت وەڵاممان بۆ دێنێتەوە ئیتر ئەو کاتە حکوومەت ئەزانی چی وەڵام دابەوە بڵێ ئەگەر قانونی کۆپیرایت ئەو تەجیلاتانە چۆن بژنە معایرانە فەقیرانە یعنی وتم ئەمە وەڵامەکەیان بێ من چۆن جارێکی داوا لەوانە بکەمەوە یەکسار وازمێنە هیچ رابطەی لەگەڵ حکوومەت نەمان لەسەر ئەو شتەوە ڕاستە بەڵێ بەڵام ببوورە من لە کۆتا قسەم چکە بڕاستی کاتم نییە بێ بڕۆم بەڕاستی بەڵێ بەڵام لە کۆتا قسە داوامان یا من بەناوی داوام لە حکوومەتەوە یەک شتم بۆ بکە ئەویش ئەوەیە کە هیچم بۆ نەکە هیچ تەنیا کاری خۆی بکە ئەم خەڵکانەی لە گیانی ئێمە بەرداوە لەم لا بەولا لەم لاخر بەڕاستی نازام چی بڵێم بەو شتەیە یعنی ئەکرێ من هەر ڕۆژێ کەسێک دیعایەکم دۆ کە بێم لە تەلەڤیزۆن جوابێ و کەسە بدەمەوە لەبەرەوەی حکوومەت بەرەلایکردنەوە خەڵکانە
کاکەوانە ڕاستی داوا لێ وردنەکەم شانەشم بەکارێنێ بەرحاڵ ماوەیەکە ڕاستەکەی وەڵا کاک زیادەوە بۆ ئێمەش قسەکانش پێڕم بەس بۆی لەبیر نەکەم ئەم لەبەرەوەی لە دوای جەڵتەکەەوە دەمم کەمێک تەڵاکە لە کاتێک قسەکردن شتیوە قورسە بۆم چونکە هێشتا نەکەراتە سەر حالەتی نۆرمالی خۆی و 14 ساڵیش تقریبا تەمرینی قسەکردنم لەگەڵ خەڵکان نییە یعنی هەر نییە قسەم نەکردووە تەنیا خوێندومەتەوە گوێم گرتووە نووسیمە هیچی کەم نەکردووە. زۆر باشە کاک زیاد هەنسەنە بەڵێن نەبوو ئەمە بڵین بەڵام هیوادارم ئەمە ئێستا هاتە ناو مێشکم بڵین لەبەرەوەی لە سایتەکان و پەیجەکان کە کەسێک قسە دەکات دەچن بەشێک دەبڕن هیوادارم خۆشەویستان ئەمە کە کاک زیاد خۆی ئاگادارە جوو لە قسەی ئێمە و کۆمپانی بابیلۆن ماوەی هەفتەیەکە خەریکین بۆی بتوانین ئەم دیدارە بچووکە ڕێخین ئەوەی ئەم قسانە بڵاو دەکاتەوە تکا دەکەین گرنگ نییە پرسیاری من دادەنین یاننا بەڵام گرنگەوەی قسەکانی کاک زیاد وەکو خۆیدا نەچن یەک دەقەی لە دەربێنن چونکە پەیامەکە دەبێت لە سەرەتاوە گوێ بگری تا کۆتایی ئینجا ئەزانی چییە دەمیسەوەش بڵێم ڕاستی من تەنیا کۆنتاک تاوان لەگەڵ زۆر خەڵکە کۆنتاکمە بوو بەڵام وەکو کاری هونەری کاری ڕسمی ئەمیشم لێ دوانە ڕسمیەکان ئەگەر لە ڕێگای کاک عەبدوڵغەفارەوە نەبێ ئەوە کەواتە من نیم ئەنجا هەر شتێک بەنای من نووسراوە و وتراوە نازانم چێوانە هیچ ڕاست و دەکەی کاتیشم نەماوە شوێنەکەشم نەگونجاوە زۆر ببوورە هەر هەڵەیەکە بوو لە قسەکردن موانەشکۆ بەڕاستی شوێنەکە وەک باسم گونجاو نییە بۆ من ئێستاکە. زۆر باشە کاک زیادجان سپاس بۆ کاتێککە بە ئێمە و بە بیسەراندا جارێکتر لە مەسپاسی تۆ دەکەن هیواداری سەرکەوتوبی تەندروستێکی باش هیوادارم ئیتر لێم گەڕێن کاری خۆم بکەم یعنی تەنیا هیچم نایە تەنیا کاری خۆم بکەم دانیشتمانیە بەڕاستی ڕاست ئیتر ناکرێت هەر کەسێک کاریەکێک لەو لاوە دێەوە ئەمن بێمە سەر سوشیال میدیا یا ئەمە دەستگایەکی ئاوا بێم بەکاربێنم بۆی وەڵامی و کەسانە بدەمەوە یعنی کاتی من بەڕاستی لەوانە بەنرخترا اینجا سپاس بۆ ئێوە و داوا لێبوردن لە هەمووان جارێکتر سپاس کاکە زیاد هیوادارین تەندروست باش بی و لە داهاتوودا بە شێوەیەکی باشتر و چاکتر دەرکەویتەوە لەگەڵمان خۆشەویستان سپاس بۆ کۆمپانی بابیلۆن میدیا کە ئەرکی وەشان و بڵاوکردنەوەی ئەم دیدارە تەلەفۆنیە و یانە گفتوگۆیە لەگەڵ هونەرمەند زیاد ئەسعەد بڵاو دەکاتەوە جارێکتر ئومێدوارم دەستگا ڕاگەیاندنەکان بە ئەمانەت و ئەم پەیامە بگێنن سپاس و ڕێزم بۆ کاک پێشەوای ساز کە لە ستۆدیۆکەی خۆی لە شاری سلێمانی توانی ئەم گفتوگۆیە لەوێ تۆمار بکەین هەروەها سپاسی کاک ئاودێر عومەر کاک ڕامێ سەلاح دەکەم کەوانیش هاوکار و ماندوو بوون لەگەڵمان بۆ ڕێخستنی ئەم کارە هیوادارم خۆشەویستان ئەوانەی گوێبیستی ئەم دیدارە دەبن تا ڕادەیەک دڵنەوایی و متمانیان بۆ بگەڕێتەوە لەسەر باری تەندروستی کاک زیاد و سپاس بۆ هەموو لایەک